زانکۆی قەیوان کە لقێکی UTM واتە زانکۆی تەکنەلۆژی مالیزیە وەک زانکۆیەکی متمانە پێکراوی خاوەن ناو متمانی نێودەوڵەتی لە سلێمانی کراوەتەوە. یەکێک لەوانەی کە ئێمە وەکو بزنسمان لە ڕووی ئابووریەوە بیرمان لێ کردوێتەوە ویستمانە ئەم زانکۆیی ئێمە هەوڵێک بێ بۆ ڕاکێشانی خوێندکار لە شارەکانی تر و لە خوار و ناوەڕاستی عێراق و بگرێت لە وڵاتەکانی دراوسێشەوە بۆی بێن لێرە بخوێنن، چونکە ئەگەر هەر کەسێک بیەوێت بچێت بۆ زانکۆی UTM کە بە هەمان ستاندارد و کوالیتی UTM لە مالیزیا ڕەنگە بە 6 ساعتی تیارە نەتوانێت بگاتە ئەو شوێنە و ژیانیش لە مالیزیادا لە ڕووی ئابووریەوە گرانتر بێوەک لێرە و دووری و ناو کەس و کاریش کێشەیەکی بۆ دروستکە، بەڵام ئەتوانێت بە هەمان ستاندارد بە هەمان کوالیتی لێرە بخوێنێ بە نرخێکی کەمتر لە ناو وڵات و شارەکەی خۆشی. سیستەمێکی نێودەوڵەتیە کە بە تایبەتی قوتابی سوودی لێبینێت بۆ داهاتوو خۆی و کۆمەڵە بەشێکی باشیان هەبوو. ئەنجا من ئەو بەشەم هەڵبژار سۆفتوێر ئینجینەرینگ، چونکە من بەشەم خۆم حەزم لێ بوو و توانای خۆم تیابینیەوە بۆ ئەو بەشەم هەڵبژار و کۆمەڵە پرۆفیسۆر و مامۆستای زۆر باشمان هەیە کە هەمویان ئەزموونێکی دیاریکراویان هەیە لە بوارەکانی خۆیانە و ئەتوانی بە تەواوەتی سوودی لێبینن. و تایبەتمەندیەکەی ئەوەیە زانکۆی UTM بە تایبەتی قوتابی ئامادەکە بۆ داهاتوو خۆی کە لە کۆمەڵە بوارێکی جیاوازە ئامادە بێ بە هەموو قۆناغێک سەرکەوتوو بێت. بە خۆشحاڵانەوە من لەم زانکۆیە دەستم کردووە بەکار ئەمە 2 سمستەروان تەواو کردو تا ئێستا. زانکۆیەکە بە قووەت جێگەی خۆی گرتووە لەبەرەوەی زانکۆیەکە لە سفرەوە دەستی پێ نەکرد، بەڵکو لەسەر بنەمای ئەوە دەستی پێکرد کە ئەزموونی زانکۆی مالیزی تەکنەلۆژی UTM نزیکەی 100 ساڵە دەستی پێ کردووە و بنیادی خۆی قایم کردووە. ئێمەش لەسەر ئەساسی سیستەمی ئەو و هەروها پرۆسەکانی ئەو و منهاجی خوێندنی ئەو ئەڕۆین. جا ئێمە لێرەیە ئەوکو زانکۆی قەیوانی نێودەوڵەتی قەیوان ئینتەرناشنەڵ یونیڤەرسیتی ئێمە پرۆگرامەکانمان لەسەر ئەساسی ئەو پرۆگراماندا ئەڕێژینەوە کە UTM خۆی بەڕێوە بات و هەروەها ئیشرافێکە. مامۆستا و ستافی زانکۆکە بە ڕێژەی لە 150 مامۆستای شارەزای بیانی خاوەن ئەزمونن کە بەردەوام لەلایەن زانکۆی نێودەوڵەتی UTM چاودێری دەکرێن و هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و گرنتی دەکرێن. ئەم زانکۆی لقێکی زانکۆیەکی مالیزیە و دەبێ ئەسڵ ئەوەیە کە لەلایەن ستافی ئەوانەوە بەڕێوە ببرێ بە ئیدارەی ئەوان بە زانست و دەرەزوتنەوەی ئەوان بۆ یەکاڵی مالیزی و فەرعی زانکۆیەکی تری نێودەوڵەتیە دەبێ وابێت. بەس ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە پلانمان ئەوەیە لە مەودای نزیکە ئینشاءڵڵا کە بتوانین کادری خۆمان ئەوەندە پێ بگەێنین بتوانێت بەشداری بکات لە بەشە زۆرەکی ئەم زانکۆیە بەڕێوە بەرن. زانکۆی قەیوانی UTM بە متمانەی گروپی کۆمپانیاکانی قەیوان و بە شێوەی فرانچایز لەگەڵ زانکۆی UTM دامەزراوە. سەرجەم پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆی قەیوانی UTM لەلایەن زانکۆی نێودەوڵەتی تەکنەلۆژی لە مالیزیادا دەنرێت. زانکۆی UTM مالیزیش کە ئێمە هەماهەنگیمان هەیە پێکەوە فەرعی ئەو زانکۆیە هاتۆتە هەرێمی کوردستان کە پێدەوترێت بە شێوازی فرانچایز هاتۆتە ئێرە. ئەم زانکۆیە بە هەموو ستانداردەکانی UTM مالیزی لێرە کارەکانی جێبەجێ دەکات و تەنانەت بەشێکی زۆری مامۆستاکان دەتوانم بڵێم لە 175 بۆ 80 مامۆستاکان لە ساڵی یەکەم و دووهەم و سێهەمیش هەر مالیزی دەبن. لە پاڵ ئەوەدا کە ئێمە ئەولەویەتمان بۆ پێگەیاندنی کادری خۆمان هەیە تاوەکو ئەو کاتەی کادری ئێمە وای لێدێ ئەتوانێت لەم زانکۆیە بە هەمان ستاندارد و کوالیتی
مالیزیا و زانکۆی UTM دەرز بڵێتەوە ئێمە دەست لەوە بەرنادەین کە مامۆستا مالیزیەکان لێرە دەست بڵێنەوە. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی UTM پەرە بە پرۆگرامەکانی دەدات و بیرۆکەیکردنەوەی خوێندنی باڵا ماستەر و دکتۆراشی گەڵاڵە کردووە. لە پلانمانە بود ئەم ساڵ بەشی خوێندنی لە زانکۆدا بەشی ماستەر و دکتۆرا بکەینەوە. بەڵام هەندێک ڕێنمایی هەیە کە ئەو ڕێنمایانە جارێ نەگەیشتونەتەوەی کە بتوانین بڵێن بۆ ئەم ساڵ ئەو بەشە بکەینەوە. بەڵام لە پلانماندایە بە زووترین کات ئینشاڵڵا فەرعی UTM بۆ ماستەر و دکتۆراش لێرە بکرێتەوە. زانکۆی قەیوان بەردەوام لەلایەن خاوەن و سەرۆکی دەستەی ئەمیندارانی زانکۆکە سەرپەرشتی دەکرێت و چاودێرە داخوا چۆن کارەکانی و ئاستی زانستی و ئیدارەکەی بەڕێوە دەچێت. لایەنێکی تری گرنگی ئەوەی کە ئێمە بیرمان لێ کردوتەوە بۆ هێنانی زانکۆیەک کە بەو ستانداردە لێرە دەرز بڵێتەوە یان ئیشەکانی جێبەجێ بکە. هەتا ئێستاکە لە کێشە گەورەکانی ناوباری خوێندن بریتە لە تەحویل نەکردنی نەزەریەت بۆ عەمەلیەت، یعنی ئەوەی کە بە تیۆری دەخوێنرێ لە عالەمی تەطبیقیە زۆر احتیمامی پێ نادرێت. بۆیە هەندێک جار خوێندکار دوای ئەوەی کە تەخەڕوجیشی کردووە ئەوەندە تیا نەگەیشتووە کە بتوانێت خۆی بەڕێوە بەرێ فێری لە ڕێی زانستەکەیەوە بتوانێت کارێک دروست بکات یان ئیشێک دروست بکات و خۆی بەڕێوە بەرێ. بۆ ئێمە ئەولەویەتمان داوە لێرە بە ئەم لایەنە کە لە ناو کەمپی نوێی زانکۆمانە 37 هۆڵی مختبەری تایە تاقیگەی تایە، واتە هەر نەزەریەک لە کلاسا دەخوێنرێت لە پۆلا خوێنرێت دەبێت لە ناو مختبەرەکە بە خوێندکارەکە بوتێ ئەمە لەسەر ئەرزی واقعەت چییە کە ئەما بێتە هۆی پێشخستن و گۆڕانکاریەکی نەوعی لە بواری خوێندندا. زانکۆی قەیوانی UTM لە نێو ڕانکینی زانکۆ بەناوبانگ و ئاسبەرزەکانی دنیاشە. و ئەم زانکۆیش یەکێکە لەو زانکۆیانی کە وەک لای هەمان ئاشکرایە لە ڕانکینی ئەوەی کە پلەبەندی ساڵانە دەکرێت 2010-2019دا لەسەر ئاستی عالەم 270 بووە. بۆیە کوالیتی خوێندن لەم زانکۆیەدا زۆر جیاوازە. زانکۆی قەیوان بەم زوانە دەچێتە نێو ئاپارتمانە نوێیەکەیانەوە و ئەوسا لە بینای خۆیان و لە نێو تاقیگە و هۆڵە پێشکەوتوەکان زیاتر بواری پراکتیکی و تێگەیشتن بۆ خوێندکارەکان مسۆگەر دەکەن. ئێمە یەکێک لەوانی کە بیرمان کردوتەوە بۆ زانکۆی UTM لە سلێمانی بێت و بیرمان لەوە کردوتەوە کە کەمپێکی زۆر گەورە بۆم زانکۆیە دروستەکەین و ێستا لە قۆناغی جێبەجێکردندا ئینشەڵڵا لە نیوەی دووهەمی ئەم ساڵدا لەو کەمپە خوێندکار داوام بکات. لەبەر ئەوە بووە کە لە ڕێگەی ئەم زانکۆیەوە بتوانین ئابووری ئەم شارە بەهێزتر بکەین بۆی خەڵکانی دەریشەوە خەڵکانی شارەکانی تر و پارێزگاکانی تریش بتوانن بێن لێرە بخوێنن لە زانستەکەی ئێمە سوودمەند بن و لە ناو بازاڕ و لایەنە ئابووریەکەی ئەم شارەشدا چالاکیەکانی خۆیان ئەنجام. Qaiwan International University is a franchise of زانکۆی قەیوان گرنگی پێویست بە بواری تیۆری و پراکتیکی دەدات. زانکۆکەمان زانکۆی UTM لە ئاستی نێودەوڵەتی ناوبانکێکی گەورەی هەیە و ئاستێکی زانستی بەرزی تۆمار کردووە. ئێرە شوێنێکی گونجاوە بۆ خوێندنەوە وەرگرتنی بڕوانامەیەکی سەنگین و نێودەوڵەتی. ئێمە پێمان خۆشە زۆرترین خەڵک بتوانێت لەو شوێنە سوودمەند بێ ئەوەندەی ئێمەش بکرێ بۆمان بکرێ هاوکارە بین بۆ ئەوەی لە بازنەیەکی فراوانترە زۆرترین خەڵک بتوانێت سوودمەند بێت لەم زانکۆ و لەم خوێندنە لە زانکۆی UTM. چۆن ئەم زانکۆیە هەڵبژات لە ناو هەموو ئەم زانکۆ حکومی و ئەهلیانی لە کوردستان هەیە بۆ قەیوان؟
سەرەتا خۆم چەند ریسێرچێکم کرد بە ناو زانکۆکانی سلێمانیدا بۆی ئەم زانکۆیەشم هەڵبژار لەبەرەوەی بە هەمان سیستەمی زانکۆی UTM مالیزی بەڕێوە ئەچێ هەموو سیستەمەکەمانکو ئەوانە بۆیە ئەو زانکۆیم هەڵبژار تایبەتمەندی ئەم زانکۆی ئەوەیە کە لە زانکۆکانی تر جیاکاتەوە کە تۆ پێش ئەوەی بتەوێت لە مەرحەلەیەکی ئەو بەشێکە خۆت ئەتەوێت بخوێنی ئەبێت سەرەتا تۆ پرۆگرامێکی ئینگلیزی بخوێنی تێستێک دەکەن ئۆڕال تێستێک دەکەن و تێستێکی OOPT تش دەکەن ئەگەر توانیت لەو تێستە پاست بووی یعنی پێویستت بە هیچ هینێک نەبوو وەکو چۆن لە یعنی ئینگلیزیەکە و پێرفێکت بوو ئەنجا تۆ ئەتوانین بچیتە مەرحەلەیەک و بخوێنی بەو پێی یەکەم ساڵە ئەم زانکۆیە بڵێ یەکەم ئەزمونەتی تا ئێستا ژنگەیەکی تەندروستی فەرام کردووە بۆ خوێندکارەکان چ لە ناو چ لە دەرەوە لە دەرەوە یعنی بە شێوەیەکی باش ئەتوانی پەیوەندی لەگەڵ پرۆفیسۆرەکان تا دکتۆرەکان لە زانکۆکەیە پەیوەندیان پێوە بکەی یان چ کێشەیەکە بێت لە ناو زانکۆ هەچ کێشەیەکی لە ناو دەرزا بێت لە دەرەوەی دەرزا بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆچی بۆ لایەن قسەیان لەگەڵاکەی ئەوانیش خۆشبەختانە بەدەم کێشەکەتەوەیان سەبارەت بە زانکۆی UTM زانکۆیەک نییە تایبەت بێ بە شەریحەیەکی تایبەت و بۆ گروپە خەڵکانێک بێ و ئێمە بیریشمان لەوە کردوێتەوە یعنی لە دانانی کری ساڵانەکەیدا زۆر ئەوەندەی توانیمانە دەستمان سووک بووە ینی بەو زانکۆیەک بەو کوالیتیە لە هەر شوێنێکی دنیادا خوێنکارێکتیا بخوێنێ ڕەنگە ساڵانەکەی $1,000 و بەرەو سەر بێ ئێمە کەمتر لە $3,500 ساڵانەی خوێندنی خوێندکارێکە لەوێ زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەم فەکەڵتیانە پێک دێت زانستە مرۆڤایەتیەکان ئەندازیاری و زانستە پزیشکەکان فەکەڵتی زانستە مرۆڤایەتیەکانیش لەم بەشانە دەخۆ دەگرێ بەڕێوەبردننی تەکنەلۆژیە بەڕێوەبردننی سەرچاوەمرۆییەکان فەکەڵتی ئەندازیاری و زانستیش لەم بەشانە پێک دێت تەکنەلۆژیای پرۆگرامسازی تەکنەلۆژیای تۆڕەکانی کەمپیوتەر و ئاسایشی تۆڕەکان هەروەک ساڵی 2019 و 2020 ئەم بەشانە لە زانکۆی UTM زانکۆی قەیوانی نێودەوڵەتیش کراوەتەوە ئەندازیاری نەوت ئەندازیاری میکانیک ئەندازیاری بایۆمێدیکاڵ ئەندازیاری شارستانی